ونمونە اعتقاد دوایە فلان کەس دەبیستێ وەکو خوا دەبینێ وەکو خوا توانای وەڵامدانەوەیکی هەیە وەکو خوا بۆیە کەسێک کە بۆ نمونە اعتقادی وایە کە فلان پیاو چاکە علمی غەیب دەزانێ ئەوە کردێت چی خوا هاوبەشی خوایە هاوشێوەی خوا ئەوە نەظیر شەبیه مەثیل کردی هاوشێوەی خوا لە چیدا لە صفاتیدا کردیە مەثیل لە صفاتدایە هاوشێوە لە صفاتدایە هاوبەش لە حقوقدایە براکانم هاوشێوە لە چیدایە لە صفاتدا ئەدی هاوبەش لە چیدا لە حقوقدا هاوبەش لە حقوقدا با نمونە لەسەر هەردووشی بینەوە هاوشێوەتمان لە صفاتدا لە صفاتدا ئێمە اعتقادمان وایە وهو السەمیع البەصیر چێیە کە هەموو دەنگێک دەبیستێ و هەموو شتێک دەبینێ ئەڵڵا دیکە تۆ اعتقادت وابێ هاوارکەیتە مردوویەک اعتقاد دوابێ کە دەنگت دەبیستێ لە صفاتی سەمعدا کردە چی هاوبەشی خوا یا هاوشێوەی خوا کردە هاوشێوەی خوا لە صفاتی سەمعدا باشە کاکە باشە ئەی هاوبەش لە چیدایە هاوبەش لە چیدایە لە حقوقدا ماف حق الله على عباده چی أن يعبدوه حقوق يعني عبادة كردن ئێستا کە تۆ عیبادەتت بۆ خوا کرد بۆ یەکێکی تریشت کرد ئەو کەسەت کردە چی هاوبەشی خوا